بە پێی بڕیارەکانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن دەبایە تەنها فەرمانبەرانی وێزگەکان بنکەکان مۆبایل بەکاربێنن لە ناو وێزگەکانی دەنگدان. بەڵام بە پێی ئەو داتایی بە ئێمە گەیشتیا لە کۆی بنکەکانی کە تایبەتمەند بوون بە چاودێریکردن لەلایەن چاودێرانی ئێمە 480 وێزگا دیارە مۆبایلی لێ بەکار هاتیە لەلایەن خودی دەنگدەر. کاتێک قسە لەسەر بەکارهێنانی مۆبایل دەکەین بە ئەکید لەسەر ئەوانە قسە دەکەین کە لە دەرەوەی ئیجراعاتن. لە هەمان کاتدا 703 وێزگەی دەنگدان دەنجی لێدرایە بەبێ وەرگرتنی هەویەی تحقیقی. ڕێکاریەکانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن داوای لە هاوڵاتی دەکرد لەگەڵ کارتی بایۆمەتری ناسنامەیەکی باری شارستانی یان ڕەگەزنامەی عێراقی یان کارتی نیشتیمانی ئیبراز بکە. بەدەر لەوە بە پێی ئەو داتایانەی کە بە ئێمە گەیشتیە 387 وێزگا کەسی غەیری بەرپرسی وێزگەکان ئامادە بووینە لەگەڵ ئەوانەی کە توانای خوێندن و نووسینیان نییە بۆ دەنگدان. ئەمەش بە پێی ئیجراعات بەسەر پێچی حساب دەکرێت لەسەر سڕیەتی دەنگدان. تیمی فەرمانبەرانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان لەگەڵ ئەوەی کە ڕاهێنانیشیان پێکرا بوو پێشی پرۆسەکە بەڵام بەشێکیان وەک خۆیان نەیان دەزانی ئیجراعاتەکان جێبەجێ بکەن بۆیە ڕنگدانەوە هەبوو لە چوارچێوەی عێراق لەسەر ئاستی پرۆسەکە و لە زەقترین ئەو ڕنگدانەوانەش بوونی دوورخستنەوەی چاودێران و دەستگاکانی ڕاگەیاندن و دوورخستنەوەی چاودێری کیانی سیاسی